دادگای باری کەسێتی هەڵەبجە کۆتا بڕیاری لەسەر کەیسی کوردەوان و محمود فتاحدا. ئەم فەحسێکی هاودی چێدا دەستیانەوە بەپێی وتەی پارێزەری محمود فتاح بڕیارەکەی دادگا ئەوەیە کوردەوان کوڕی محمود فتاح نییە. کاک هاوڕێ بە هیچ شێوەیەک کوڕی بایۆلۆژی کاک محمود نییە و هیچ پەیوەندێکی خێزانین لەم راپۆرتە ناسەلمێنرێ لەسەر ئەو بنەمایە و لەسەر ئەوەی کە بۆ محکەمە ڕوون بوویەوە تەقریری یەکەمی سلێمانی کە لە خسخانی هەرێم دەرچووە ئەڵێ کوڕی نییە دواتر ئەوانی اعترازیان لێگرت لە بەغا تەقریری دووەمیان تەقریری دووهەمی بەغا ئەڵێ کوڕیەتی بەڵام دواتر کە تحقیق لەوەش کراوەتەوە لە ڕێگەی ئەو لیژنەی کە لە وەزارەتی لیژنەی مناڵبوون بۆکانەوە تەکید کراوەتەوە لە ڕاستی دروستی و راپۆرتی کە لە بەغا دەرچووە دیار ئەوانیش ئەڵێن ئەم بە هیچ شێوەیەک سەحە سەدووری ئەو راپۆرتە ناکەین ئەمەش جۆرێک لە ناڕاستی و نادروستی ئەو راپۆرتی بەغا ئەسەرمێنێ و ئەم راپۆرتی سێهەمیش کە لە هەرێمی کوردستان کراوە لە هەولێر بە هەمان شێوە ئەویش هەر دیسانەوە تەئیدیەوە کاتەوە کە کوڕی بایۆلۆجی ئەو نییە بۆیە لەسەر ئەساسی ئەم بنەمایە محکەمە بۆ هوسی راپۆرتەی کە هیچیان نەیانتوانی بیسەلمێنن کە داواکار کوڕی بایۆلۆجی داوا لێکراوە دادگا بڕێی دابڕکردنەوەی داواکە. ئەتانێت چی بکەن؟ ئەمە باشکرای مۆزاکە هەر باشکرایە هەر ئاشکرای من بەڵگەی سەوتی ئەخەمە ڕوو لەبەر چاوی هەموو کەناڵەکان. هاوڕێ سوورە لەسەر قسەکانی و دەڵێت من کوردەوان هەڵەبجەییم و ئاماژە بۆ دەدا دەست بەجێ تانەی لە بڕیارەکە داوە ئامادەیە لە ئەوروپا پشکنین بکات دەژڵێت دۆسیەکە دەستکاری کراوە. کوردەوان گەڕایەوە ئەم هەڵەبجەیە بە شانازیەوە گەڕاوەتەوە هەڵەبجەیە فەحسە گۆڕن دەستکاری فەحسەکەن ئەم فەحسی کە هاتووەتەوە من داوا لە حکوومەتی هەرێمی کوردستانەکەم حکوومەتی هەرێمی کوردستان تۆ فەحسێکت بۆ من کرد ئێستا هاتوویتەوە بەر لەوەی کە من فەحسەکە ئێلان کرێم زانی کە دەستکاریەکەوە گۆڕدرێ ئەی لەگەڵ منە شوانە کردی کوا فەحسەکەی شوانە هەر فەحسەکەم ڕاگرت با پێتان بڵێم هیچ بڕیارێک نەدراوە نەوتراوە کە کوڕی ئەو نییە و نەوتراوە کە کوڕی ئەویشە با مۆزوعەکە بەلاڕێیان نەڕوە من ڕامگرت داوای تەمیزم کردووە تەمیز نەبێ ئەچمۆ سلێمانی نەبێ ئەوروپا بۆ نایە بۆ ئەوروپا لەگەڵ ما فەحسەکە بکە لە بەری دەستیان پێناگە بۆ نایە لەگەڵ منە با بچین سواری تیارە بچینە ئەوروپا فەحسەکە بکەین ئەگەر دڵنیایە کە کوڕی ئەو نیم با فەحسەکە بکاتەوە لەگەڵ ما لە ئەوروپا لێرە دەستیانە ڕوا ئەمێنمەوە هەڵەبجە بەجێ نایڵم ئەو ون بووی هەڵەبجە دەڵێت چارەنووسی هاوشەوی مناڵانی دۆزراوەی هەڵەبجەی لێ دێت بەڵام هەر بەردەوام دەبێت لەسەر دۆسیەکەی کە هەڵەبجەیە و لە شارەکەدا دەمێنێتەوە. ئەو ڕۆژێک کە فەحسەکە ئەو ڕۆژێک کە ڕۆشتین بۆ فەحسەکە پێم وابێ گەر خۆشتان شات بێتن ئەو ڕۆژێک کە چوین بۆوێ منم زانی کە ئەگۆڕێ پێش نۆمان کوردەوان هەڵەبجەی ڕایگەیاند کوڕی محمود فتاحە بەڵام ئەمڕۆ دادگای باری کەسێتی بە پێشبەستن بە پشکنین و بەڵگەنامە و دۆکومنتی نوێ بڕیاریدا کوردەوان کوڕی محمود فتاح نییە. سامان فتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.